سەربازی ون بەس لە تیمێک دەکات کە ئەو بۆ دەیان هەزار کەس دابین دەکەن. ئەو تیمانە کۆمەڵێک کرێکاری لێ هاتوون. ئەوان لە بواری جیاواز کار دەکەن. سەر با بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێرن. سەربازی ون با چیرۆکی ماندوێتی و زەحمەتی ئەرکی ئەو پیاوانە دەست پێ دەکات. من ناوم صالح محەممەد بایزە، تەمەنم 1970 لە 24/2/99 من دامەزرام لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر وەکو کرێکار ئیشم کردیە تاوەکو ساڵی 2006 ئەمن لە خەبات دەوام دەکرد. لە خەبات بە فەرمانێکی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر من گواسترامەوە بۆ بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر بەشی چاکردنەوەی تۆڕەکان. لەو کاتەوە من دەست بەکار بووم وەکو کرێکار. 2009 لۆ 2010 من بوومە بەرپرسی تیمی چاکردنەوەی تۆڕەکان. تا ئەو کاتە من بەرپرسی تیمی چاکردنەوەی تۆڕەکانم تاوەکو ئێستا مە خزمەتی هاوڵاتیان دەکەین لە هەموو کچوکۆڵانێک لە هەموو شەقامەچێ هەولێر لە دەرەوەی هەولێر کە ئەوەی داخلی ماستەر پلانە ئایدی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێرە ئێمە وەکو چاکردنەوەی تۆڕەکانی ئاوی هەولێر ئێمە خزمەت بە هاوڵاتیان دەگەینی. حەفارەش حازرە لەگەڵ کرێکارەکان لە بەڕێوەبەرایەتی ئاوی سەرجەم شارەکان سەدان کرێکار و ئەندازیار کار دەکەن بۆ دابینکردنی ئاو بۆ ملیۆنان کەس لە هاونیشتیمانیان. دابینکردنی ئاوی پاکیش بە پرۆسەیەکی زۆر ئاڵۆز و هەستیار دەڕوات تا دەگاتە دەست هاوڵاتی. توانامرۆیەکان بەرپرسیارەتی و هەموو پرۆسە ئاڵۆز و هەستیارە لە دابینکردنی ئاوی پاک بۆ سەدان هەزار کەس لە ئەستۆ دەگرن کە شەو ڕۆژلارێکدان. بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕەکان لە 14 بەڕێوەبەرایەتی ئاو و 2 بەڕێوەبەرایەتی ئاوەڕە و وەرشەیەکی ناوەندی پێک دێت. بەڕێوەبەرایەتی ئاو کە لێپرسراوە بۆ دابینکردنی ئاوی پاکی خواردنەوە بۆ هاوڵاتیان چ ئاوی سەرزەوی یان ئاوی ژێرزەوی و بیرەکان بێت و بە باشترین کوالیتی ئەو ئاوە بە هاوڵاتیان بگەێنێت. لە کاتی تێکچوون و شکانی تۆڕە سەرەکیەکانی ئاو دوو بەش بەشدار دەبێت. بەشی چاکردنەوەی تۆڕەکانی ئاو بە هەر تیرەیەک بێت و بەشی ئامێرە قورسەکان. لەو کاتە شەر کێشێک لەو تۆڕانە لە شکان و هەر بابەتێکی تر دروست بێت، سەربازەونەکانی بەشی تۆڕەکانی ئاو و ئامێرە قورسەکان شەونەخۆنی دەکەن. ئەوەی ئێستا شکایە پێی دەرێن ئیفراسی یان خێڵی هەولێر سێ تیرەکەی 1500 میلیمەترە GRP پایپە ئاو دەگواستەوە دۆ نزیکەی 130 لە بۆ چلی هەولێرێ کەواتە ئەو بۆ ڕێژکایە کەواتە 130 هەولێرێ بێ ئاو دەبی. هەنگاوەکانی چاکردنەوەی ئەو بۆ ڕێی بریتی یەکەم جار تەمان پێویستە وێزگەکانی پەڵاتن بکوژێنەوە ئاوەکەی لە بۆڕێکەی بەتاڵ بکرێ و زایدەن بێن ئەو منتقی کەشکە بە جوانی خاوێنی بکەنەوە مەوادی پێویستی لۆ بینن دەست بە چاکردنەوەی بکەن و دوایە لە پاش چاکردنەوەکەی تێز دەکرێتەوە کە تێز کراوە هیچ کێشەی نەبوو دەست بە کاری پڕکردنەوەی بۆ ڕێکێ دەکەن. بەخۆی ئەو کارێکی زۆر زەحمەتە لەبەرەوەی کە بۆ ڕێکی وا گەورە بەو تیرە گەورەیە ئەو ئاوە زۆرە وەستاچلی شاری هەولێر دەگواستەوە کە دەتەقی ینی ئاوەکەی تەخەیل ناکرێت ئاوەکی زۆر زۆرە و مەترسیەکانیشی زۆر زۆرن لەوانەیە ئەو شوێنەی کە مدەکی زۆر ئاوی لە ناومایەتەوە کە دەردا لەوانە لایەکی سۆلەکە تەشەبوعی کردی پێ دەڵێن ساتوریشن
لەوانەیە ئەو مەکاینە کە بڕواتن دەبی زۆر حەزەر بی زۆر ئاگامە لەوەلو ئیشمە یەکەم ئیشمان سەیفتی لێرە دەبی سەیفتی کەوادرەکانە لەوانەیە وەرگەڕێ لەوانەیە مەسەلەن ئەو زەحمەتیت کەشیە مەسەن لەوانەیە ئەو مەوادانەی کە پێویست پێبی لە خۆمان خەزمە و لە بازاری نێ بکڕی دەبی لە بۆت بێتن زۆر مەشاکل هەیە لەوانەیە ئەو ئارزە مەسەلەن یەک لە حالەتەکان و حەفری کە کردیتت ئەو کەسکە بەش لەوانەیە بڕوخێتەوە سەری لەوانەیە زۆر حالەتی واما هەبوو حتى لەناو شاری هەولێریش مەسەلەن عەمەلەمان بەسەری داکەتیا عەمەلەمان هەبووە ڕەسیفی بەسەر داکەتیا لە بنی ئیشی کردیا فەخەتوڕی زۆرە ئەو کەسەی کە مەسەلەن لە دوورەوە وا هەز دەکات کە بۆڕێکی ئاساییە و چاک دەکرێتەوە وانە ئەگە باسی بە تەخسیستر باسی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر بکەین و ئەو تیمانێکەوە لە چەند ڕۆژی ڕابردوو یان پێشووتر بە بەردەوام بە شێوەیەکی بەردەوام کار لەو بابەتە دەکەن و بە تەحدیدتر هۆرد و بەشی چاکردنەوەی تۆڕەکان و بەشی ئامێرەکان ئایا کار و چاڵاژەکانیان چییە؟ وەکو تیمی چاکردنەوەی تۆڕەکانی ئاو کە اختصاسیان چاکردنەوەی هەموو هێڵەکانی گواستنەوە بە هەر تیرەیەک بێتن و تۆڕەکانی دابەشکردن بە هەر تیرەیەک بێتن لە سنووری کارکردنەکانیان. ئێستاش ئەوە بە چاوی خۆتان دەبینن ئەوە لێرە ئەوە بۆ ڕێکی GRP 1500 شکایە ئەوە چەندین جارە ئەوە جاری یەکەم نییە لەوانەیە دەیەم و پازدەیەمە ئەمە بە هاوکاری تیمی ئیفراسێ ئەوانش زۆر هاوکاری ئێمەیان کردیە بۆ چاکردنەوەی ئەو بۆڕیانە. نزیکەی 3600 کیلۆمەتر تۆڕی ئاو لە هێڵەکانی گواستنەوەی ئاو بۆ هاوڵاتیان هەیە زیاتر لە 259,000 هاوبەش و ماڵ بەکارهێنەرن وە گەورەترین بۆری ئاو لە شاری هەولێرە کە بۆری ئاوی ئیفراس سێ بۆ گواستنەوەی ئاو ساڵانە 1300 تا 1600 شکان و چاکردنەوە هەیە کە لەلایەن ئەو تیمانە کاری لەسەر دەکرێت. زەحمەتی زۆر دەبینین جارێ ڕۆژی عارفان بۆرەکان شکایە ئەمە ڕۆژ ژنەمان لێرە کردەوە بەڕەحمەتی فرسە سۆفی پار ڕۆژی عارفەی لەگەرەمە بوو ڕۆژی جێژنی ئەمە لێرەمان کردیە بەڕاستی شەکانمان زۆر زەحمەتە بەڵام هیچ کاتێک لەکنەما ئەوە نییە برێم مناسەبات ئەوە بی و تەوەکە ئەو بۆڕیانە دەشێ ئەمە شەو و ڕۆژ و یعنی هیچ ئەوە نییە لەکنەما بەردەوام ئەمە حازرین هەر دەمەکی ئەوان بەمە برێن مدیر تەلەفۆن لەوەمە بکە ئەمە حازرین. ئێمە وەکو پشومان نیە دەقە و سەعاتمان نیە ئێمە لە ئامادە باشی داینە لە هەر جێگایەک لە هەر شوێنێک یان لە هەر کۆڵانێک بۆ ڕێک بشتێ شکستێکە بێ ئێمە لە بەشی ئیسراعاتمان نیە کە جێژنانە کە ڕەمەزانانە ئەو شتانەمان نیە تازێمان نییە ئەو شتانەمان بە هیچ لایەکەوە نییە هەتا ئەو کاتەی لەسەر 1 دقە و 1 سەعات مابین ئەو بۆ ڕێ شکستێکی کەی هەبی یان جێی کە بشێتن ئێمە لەو شوێنە ناڕن. لێرە نان خواردن و کارکردنیان یەک کاتە هەنگاوەکانی چاکردنەوەی تۆڕەکان وردی زۆری دەوێت و کاتیشی زۆر پێویستە ئێدی هەمووتوانیان دەخەنەگەر تا ئاو بۆ هاوڵاتیان بگەڕێنەوە. ئیش و کاریمە بە شەو بە ڕۆژە بە قوڕ و بە چرپا و بە گەرما و بە سەرما و دەبی ئەو ئیشەی جێبەجێ بکەین نابی ئەو ئیشە بمینێتەوە هەتا 1 دقەشی مابی دەبی بە تەواوەتی خلاصی بکەین کۆتایی پێبینین خاوینی کەینەوە ئەو جامە ئیشەکانمە قلاس دەبی و دەگەڕێینەوە بۆ دایری خۆمان. نزیکەی 163 چاکردنەوەی تۆڕەکانی ماڵان کە هاوبەشن ئەو تیمانە چارەسەری دەکەن. ئەو ئەمێرانەش لەو کارانە دەست و پێ ئەو تیمانن وەک پاڵپشتێکی بەهێز لە کاتێکەوە تۆڕە سەرێکیانە چاک دەکەنەوە. ئەو ئامێرانە کە لەلایەن شۆفێر و کرێکارەکان کاری پێدەکرێت
ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە کەمکردنەوەی کات و پاڵپشتی بۆ توانامرۆیەکان و هەڵکۆڵین و پێدانی تەزووی کارەبا و بڕینی بۆریەکان و گواستنەوەیان. تاوان ئێمە ئامێرێکی زۆرمان هەیە کە بەکاردێتن بۆ جێبەجێکردنی هەر کێشە و گرفتێکی لە ئاو ڕووەداتن لە ناو هەولێرە، بەڵام تاوان ئەو ئامێرانە زۆر زەحمەتە کێشن بۆ گواستنەوەیان. فەر ئەو سایقانی کە لەسەری کار دەکەم بەڕاستی زۆر ماندوونە، هەموو کاتێک بۆڕی ئەشکێتن، شەبە کاتێکە چێتن، ئیفراز ڕادەوەستێتن، ئێمە هەموو کاتێک لە ناوەوەی داینە زۆر ماندینە بەڕاستی. بەشێک لەو تیمانە کە دەڕۆن دەردەچن بۆ چاکردنەوەی شوێنێک لەوانەیە ئیعازەکی پێەیە، مەسەن لەلایەن ستافی فەنی خۆی، لەلایەن مدیری خۆی، لەلایەن ڕئیس قسمی خۆی، ڕئیس مەسئول شعبەی خۆی کە شتێک چاککەنەوە. ئەوانە خەریش چاکردنەوەی ئەو شتەنە. لەوانەیە خەڵکێک هەبووە مەسەلەن هجومیکردنی، خەڵک هەبوون قسەی پێگوتینە، خەڵکێک هەبووە وای زانێت کە بۆرەکەی نازانم بۆری چاکردنەوە چی تێدایە، وایە زانێت کە ئاوەکەی دەبڕێ، وایە زانێت کە مەسەلەن شتێک لە ئاوەکەی دەکەن، فاوان زۆر جار تووشی مەشاکل دەبن. ئەوان لەو شوێنی کارە بۆ چەند ڕۆژ دەمێننەوە خێزانەکانیان جێ دەهێڵن تا بە زووترین کات ئاو بۆ هاوڵاتیان دابین بکەن. لە بەشەکانی چاکردنەوەی تۆڕەکانی گەیاندنی ئەو ئامێرە قورسانە کار دەکەن، کارێک دەکەن کە پەیوەستە بە ئاوەدانی. خۆی ئیشی ئەو کریکانانە ئیشێکی زۆر قورسە و بەردەوامیش بوونە لە هەموو وەقتێک، بەبێ لە قەیران لە بێ قەیران هاندانیان هەبووە، هاندانیان نەبووە، شەو بووە، ڕۆژ بووە، ئەوانە بە بەردەوام بە دڵسۆزی وەکو التیزامێکی ئەخلاقی و نیشتیمانی ئەو بۆڕیانیان چاک کردەوە. ینی ئاسان نییە تو دانیشی بۆرەی گەوری 1500 دەست بە چاکردنەوەی بکەیت. ئەوانە چەندین ساڵە وەلەو خیبران هەیە، لە خیبرەتی باشیان هەیە، بەڵام کەسیش مەجبور نییە مەسەلەن بەو موچەکەمەیان بەو ئەو تەسحێ زۆرە بەخۆی بە مار و منداری خۆی بە سەحەتی خۆی بداتن. لە پێناو ئەوەی ئەوانە ئامانجیان ئەوەیە ئاو بگاتەوە خەڵکی ئاو بگاتەوە شاری هەولێر، و هەروەها هەندێک شت کەشەیە مەسەلەن لە پاڵ چاکردنەوە و یان ڕێخستنی تۆڕەکان لەوانەیە هەندێک نەخۆشی هەیە پێدرن، یاخود پێدەن تەندروستی کۆمەڵایەتی هەیە، بە ئینگلیزی پێدەن وەتەربۆرن دیسیز، هەندێک نەخۆشی هەیە لەوانی لە ئاودا بگوازرێن. ئەوانە نایانەوێ ئەو دانەوێ باشترین کوالیتی ئاو بگاتەوە خەڵک، باشترین و چاکترین کوالیتی ئاو خەڵکی شاری هەولێر ئەو ئاوی بەکاربێن. بەخۆی مقارنەتەن بە دەتوانم برێن بە شارەکانی دیکەی عێراقێ، بە لەوانەیە منطقەی کوردستان یەکێک بی لە شوێنە هەرە باشەکان لە پێشینەبی گەپ لە بەندی بکەین لەگەر ناوچەکانی دیکەی عێراقێ، هەم لە زەودەی ئاو کواڵەتی ئاو بە پاڵپشت تەوان حکوومەتی هەرێمی کوردستان، هەم لە کاتەکانی پێدانی ئاو بە هاوڵاتیان، هەم لە ڕووی بابرێن هاندانی زیاتری کەوادری خۆی و بەناردنی کەوادرەکانی خۆی لە بۆ دەوراتی تعلیمی و دەوراتی تەدریبی. حکوومەتی هەرێمی کوردستان دەورێکی باڵای هەبووە لە دروستکردنی مەشارێعی استراتیجی ئاو لە بۆ شاری هەولێرە. طبعا کەسێک کە مەسەلەن کە دەمینێتەوە دەستە ناو قوڕا و لێرە دانیشە خەتوڕەی هەیە، لەوانەیە لەسەم حەڵە حەفرەکە بەربیتەوە، لەوانەیە تا حالەتی وا ڕوویدایە تەسی لەسەر جیانی دەبی، لەوانەیە مەسەن 30 سعات 35 سعات نانون ماندی دەبن، زۆر لێرە دێن ئیش دەکەن تا بۆرەکەی تا دەکەنەوە تا ئاو دەگاتەوە خەڵک.
یەکێک لە زەحمەتترین ئەو کاتانەی کە ئەو ئیشانەی کە ئەو ستافە جێبەجێ دەکا ئەو کاتانەیە کە مەسەلەن بۆ ڕێکی هێڵی سەرەکی دەشتێ ئەوانە خۆنەویستانە دێن شەو ڕۆژیان لەلان نییە دێن لێرە چەند سەعات دەمینەوە چەند ڕۆژ دەمینەوە تاوەکو بۆرەکان چا دەکەنەوە بە سەرما و گەرما بە هەموو لە هەر وەرزشی ساڵبی ئەوانە لێرە کاری خۆیان دەکەن. پێش دە ڕۆژە کرێکارێکمان بە ناوی عەلی لەژێر ڕەسیف ئیشی دەکرد کەوا ئەو ئەندازیارەی کە سەرپەرشتیار بوو بەرپرسی چاکردنەوەی تۆڕەکانە لە ئاوی هەولێر بەخۆشی لەوێندەری حاضر بوو سەعات 11 و 20 دقەی شەو بوو ئێمە ئامادە بووین بۆ ڕێک چاکەینەوە لە گەڕەکی خەبات کەوا بەو شەوە بەو ناڕحەتیە بەو سەرمایە ئەو کرێکارەمان لەژێر ڕەسیف لەژێر ئەو دوو کۆنکریتەی کە لە ڕۆسیف دانرا بوو لەوێندەرێ چای دەکردەوە دوو ڕەسیفاتە خوارێ بەسە سەری و بەسە دەستی کەت ئێستاش دەستی وا برینەوە دیارە. ئەو تیمێک کە کار دەکەن لەو بابەتەی بەڕاستی دەبی تیمێکی پرۆفشنال بن پێشتر ئیشیان کردی بێتن بە تایبەتی ئامێرە گەورەکان وەکو حەفارە وەکو کرێن وەکو ئامێری کرێن فلات هەتاکو لە بابەتی خاوێنکردنەوە و دیوەتەرین گانی ئەو ئاوەیکەوە لەو شوێنەیە لە کاتی شکانەکە و لە کاتی حەفرکردنەکە ئەو مرۆڤ یان ئەو شۆفێرەی کە لەسەر ئەو ئامێرە ئیش دەکاتن پێویستە توانایەکی زۆری هەبیتن و زۆر شارەزا بیتن تەعاملکردن لەگە بۆڕی لەوانەیە تایبەتمەندیەکی خۆی هەیە بەهۆی ئەوەیکەوە ئەو ئامێرانە لە کاتی ئیشکردنیان سەرڕای ئەوەی کە کێشەیەکی هەیە یان کار دەکرێت لەو شوێنەی کارکردن بە بەردەوامی لەسەر ئەو ئامێرانە لەوانەیە ئەویش مادیبوونێکی خۆی هەیە توکە بە جێرەی هەموو ستەندەرەکان لە نێوان 8 سەعات تاکو 10 سەعات زیاتر کارکردن لەوانەیە مادیبوونێکی زۆر تەسیرێکی زۆر دەبیتن لەوانەیە تەسیر لە توانای ئەو شۆفێرە دەکاتن بۆ ئەوەی نەتوانانی کارەکەی خۆی بە جوانی ئەنجام داتن ئەوەی کە ئێوە دەیبینن زۆر جار کارکردنی 24 کاتژمێری هەبووە و هەمان شۆفێر لەسەر هەمان ئامێر کاری کردووە کە لێرە بەڕاستی شانی ئەوەیە کە باز بکرێتن و شانی ئەوەیە کە دەستخۆشیان لە بگرێت لەو بابەتانە. شەو و ڕۆژ هەموومان لە سەرێکدانەوە خزمەتی ئەو هاوڵاتی بکەین ئێستاش بە خۆتم بە چای خۆتان دەبینی بۆری سەرەکیشکە ئێمە لە بەیانیەوە بەبێ ڕاوەستان تیمەکانمان وەکو مەهەندیسەکان و بەڕێوبەر و ستافی خۆمان هەموو لە سبەی نێوە خەریکین هەتا ئێستاش هەتا خلاسیش نەکەین ناڕۆینەوە 10 ساڵە لەو ئیشەیدامە هەموو ڕۆژێشمان ئەوە ئیشەکەمانە زستان هاوین عودلا جمعە شەموو هیچ تێدانە هەر وەختەی ئێمە تیمەکانمان هەموو کار لە ئامادە باشی داینە.
سەرۆر ئیسماعیل کەریمە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر سوپەر حەفارەمە لە 2001ەوە تاین بوومە دامەزرایمە هەتاوەکو ئێستا لە شەبەکات ئیش دەکەم زۆر قەزا و نەحیەکانم کردووە لە بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەریش بوومە لە ئاوی هەولێریش بوومە وەکو سایق حەفارە وەکو فەرمانبەرێکی وەکو کەرێکارێک وەکو بەڕادێک جێم نەداتەوەی کە پیشەکەی خۆم چییە هەر ئەو پیشەی بکەم لە هەموو پیشەکان ئیشم کردووە و ئامادەشم هەتاوەکو ترپەخینێکم ماوە و هەتا تااقەتم ماوە تەمەنەکەم ماوە لە کارەکەی خۆم بەردەوام بم و بەدڵسۆزانە ئیشەکەی خۆم بکەم. ئەو تیمانە بە هەموو هێزیان بارەوەزی هەوڵ دەدەن ئەو بۆ دانیشتوان بگەڕێنەوە کە لە کاتی شکان لەو بۆریانە زیاتر لە 130 بۆ لە 140 لە خەڵک بێئاو دەبن. ئەو کارەش پرۆسەیەکی ئاڵۆز و سەختە شەو ڕۆژ کار دەکەن. نە عوتڵەمان هەیە نە ئیسراحەتمان هەیە هەموو دەمەچی ئەمە مستعدین نە نەورۆز ئەو لاولای نییە هیچمان نییە لە فەضلی خوای هەتا رب العالمین قەوەتمان بدامە هەر ئامادەینە بەس داوا دەکەم لە هاولاتیان پیچەک مساعدەمان بکەن هاوکاریمان بکەن ئاگایان لە ئاوەکان بی یعنی خێریان دەگاتێ بەڕاستی. سەرەڵای ئەوەی کەوا لە کاتی کارکردن بۆ ئەو تۆڕانێکە کاری چاکردنەوە دەکەن لە تۆڕەکانی ئاو سەرڕای ئەو ناخۆشیانەیەکەوە چاردەوری یان پێ دەرێن باوەندری کۆندیشن یان چاردەوری کارەکە ئەنجام دەدرێتن لە ساردی و لە گەرمی و لە بوونی ئاو و کێشەی کەش هەیە لەوەی کەوا ئەو زەختەی یان ئەو پاڵەپەستەوەیکەوە لە ناو بۆڕێکان هەیە یان لە کاتی کە کارکردن هەرز بینیتن کە چ زەختێکە و لەوانەیە تووشی بەرکەوتنی گەورە بیتن داڕمانی ئەو حەفرانەی کە دەکرێتن زۆرجار هەیە بە حکمی ئەوەی کەوا بۆڕێکان قیاسیان گەورەیە بڕمێتن بەسەریاندا و کەونە بنێت چەندین حالەتمان بۆ شێوەی هەبووە خۆشبەختان دەتوانم برێن مردن نەبووە لەو حالەتەی بەران زۆر حالەتمان هەبووکەوە شکانی هەبوو لە جسمی یان کە تۆتە بن بارێکی گران و دواتر بە هەر شێوێک بی وتار کراوە لەگەر ئەوەش هەندێک جاران دەبینی ئەو بۆڕیانە وەزنێکی زۆریان هەیە کە زۆر جار هەیە دەبینی لەگە شکانی یان لەگە بەربوونەوەی بەشێک لەو پارچانە تووشی لە چەندی حالەت تووشی پەنجێ بەڕینەوە بووە یان تووشی کارەساتێک بۆ بەڕاستیکەوە چەندین ماک لە ناو شوێنەکە کەوتووە. لە محەتاتی تەصفیر ببینی حتا ئاوەکە دەگاتە بابرین لە ڕووبار یان لە سەرچاوە تاکو دەگاتە بەلوعی ماڵەکەت ئەگەر پرۆسەکان ببینی بزانین چەند خەڵکماندیە خەڵک دڵنیام زۆر دەست بە ئاوە دەگری چونکە ئەو ئاوەش وا بە ئاسانی تەوعان تەصفیر ناکری وا بە ئاسانی ناگاتە بەکارهێنەر پێویستە بە چاچی ئاگداری ئاوەکەین بە چاچی دەستی پێوە بگرن نیعمەتە چی خوایە کە دای تێمە کوالیتی ئاوەکەمان زۆر باشە و بە هەوڵی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر ئاوی کواڵەتی ئاوی هەولێر یەکە لە باشترین ئاوەکانی عێراق. تەواوی پاڵپشتی خۆمان بۆ تەواوی تیمەکانی چاکردنەوە چ لە تۆڕەکان چ لە ئامێرەکان چ لە بیرەکان چ لە پرۆژەکان تیمەکانی سەرپەرشتیاری ئەندازەیی لە بەڕێوەبەرایەتیەکان تەواوی پاڵپشتی خۆمانیان بۆ دووبارە دەکەینەوە لێرەوە سوپاسێکی بێپایانیان دەکەین وەکو باز دەکرێت ئاو تەنها ئەوە نییە ئاوەدانی بەڵکو کەریمەی ئاوەدانی یەکەم سێکە حرفی لە ئاو دەست پێ دەکاتن بۆیە بەڕاستی شایانی ئەوەنە لە هەر شوێنێک بینران دەستخۆشیان لێ بکرێتن کاراسانیان بۆ بکرێتن و
و لە حکوومەتی هەرێمیش ئەوەی کە ئەمە هەستمان پێکردە بەڕاستی احتیمامێکی زۆر دەداتن و پێویستە زۆر زیاتر ئیحتیمام پێ بدرێتن. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کوردستان 24 پێشکەش دەکرێتن بە ستافەکانی چاکردنەوەی تۆڕەکانی ئاو بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر و ستافی ئامێرەکان لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر بۆ ئەو خزمەتە زۆرێکەوە لە 24 کاتژمێر پێشکەشی بە شاری هەولێر دەکەن و ئێمەش لەلایەن خۆمانەوە زۆر سوپاسیان دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین و کارەکانیان بەرز دەنرخێنین. زۆر سوپاس.